خاڵی دووەم داواکارین دەسەڵاتدارانی هەرێم و ئەندام پەرلەمانە دەرچووەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵی جددی بدەن تا موچەی هەردوو مانگی 11 و 12 ساڵی 2025 بۆ تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان خەرج بکرێت و چیتر باسی فەوتاندن و ئەو ناوانەی کە خۆیان لی دەنێن نەکرێت. لە پێشەوەیاندا داواکارین لە ساڵی نوێ و لە مانگی یەکدا سەرموچە و پلەبەرزکردنەوەی مامۆستایان و تەواوی فەرمانبەران دەست پێ بکاتەوە کە بە شێوازێکی نایاسایی بۆ ماوەی چەندین ساڵە وەستێنراوە. ئەمە لە کاتێکدایە کە بەشێک لە وەزارەتەکان ئەم سەرموچە و پلەبەرزکردنەوەیان نەوەستاوە و ئەم جیاکاریە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە کراوە. خاڵی چوارەم هەموو ڕێگەیەکی مەدەنی و یاسایی دەگرینە بەر بۆ دەستەبەرکردنی مافەکانی مامۆستایان و بۆ دەستەبەرکردنی تەنانەت مافەکانی مامۆستایانی خانەنشینیش. ئەم ئەنجومەنەمان ناوناوە ئەنجومەنی داکۆکیکار لە مافی مامۆستایان و دەرکەی ئەم ئەنجومەنە کراوەیە بەڕووی هەموو لایەن و ڕێکخراوێک و هەموو کەسانێکی داکۆکیکار لە مافەکانی مامۆستایان و موچەخۆران. دووبارە بەڕێز و سڵاوەوە سپاسان دەکەین ئەم لایەنانەی خوارەوە ئیمزایان لەسەر کردووە. مامۆستایانی ڕەوتی هەڵوێست، مامۆستایانی کۆمەڵی دادگەری، ڕێکخراوی پیشەیی مامۆستایان، دەستەی مامۆستایانی یەکگرتوو، مامۆستایانی سربەخۆ. وازحە ئەگەر بەهاتایە و هەرێم 320 ملیاری بنەربای بۆ بەغدا، ئێستا ئێمە گلەیمان لە هەرێم نەدەکرد، گلەیمان لە بەغدا دەکرد، بەڵام هەرێم دوو موچەی 320 ملیاری تا ئێستا نەناردووە کە نەیناردووە ئەو کاتە موبەڕی لە بەردەستی بەغدایە کە ئێستانێکە موچەکانی مانجی 11 نەداوە. باسمان لێوە کردووە ئەگەر بێت و ئەو خاڵانێک کە باسمان لێوە کردووە ئەگەر بزانین کە موچەکان دەفەوتێ حکوومەت کە ئاور لێ ناداتەوە کەم پژوێی دەخا ئەو داواکاریانی ئێمە بەڕاستی بڕیارمان لەوە داوە کە بتوانین لە داهاتوودا لە ڕۆژانی داهاتوودا گربوونەوەیەکی گەورە ئەنجام بدەین بۆی فشار لەسەر لایەن دەسەڵات دروست بکەین بەلایانی کەم ئەم موچانە ئەگەر لە ساڵی نوێژ بیتن نەفەوتێ بدێ بە موچەخۆرانی هەرێمی کوردستان.